ئازیزانم بابەتی ئێستاکەمان هیوادارم زۆر بەجددی گوێم لێ بگرن چونکە ئەمە پەیوەندی بە سەرکەوتنی ئێوە هەیە لە ئێستا و لە ئایندەتانە. ئەویش هیوا هەیە کاتێ ئەیەوێ شتێ بکە ئیتر ئەتوانێت. بۆ نمونە بڕیارەیە سەعی بکە و ئیتر ئەچێ سەعی بکە، بڕیارەیە بخەوێ ئیتر ئەچێ ئەخەوێ، بڕیارەیە سۆشیال میدیا کەم کاتەوە ئیتر ئەچێ کەمێ کاتەوە، بڕیار ئەیە بەجددی گوێ بگرێت تا کۆتایی دەرسەکە، بەجددی گوێگرێت تا کۆتایی دەرس. ئەمانە کێن؟ ئەمانە ئەو کەسانن کە پێیان ئەوترێ خاوەنی ئیرادە. ئەی خەڵکی تر حەز ئەکەی حەز ناخۆ، ئەتەوێ بەویستیژنی پلانە بۆ داناوە مەرج نییە، هیوا هەیە حەزی هەیە پلانی داناوە بە عەقڵ بە هەموو شتێ، بەس ئەوە ناکاکە باشە. لێرە پەیوەندی بە چیەوە هەیە؟ یەکەم شت پەیوەندی بە تەرکیزەوە هەیە. تۆ پێ ئەچێ تەرکیزت خراپ بێت. تەرکیز چییە؟ نەک بە واتایی کە تەنها خەیاڵە ناڕۆ، بە واتایی کە تۆ ئامادەی جەخت بکەیتەوە لە شتێک وە لەسەر ئەو شتە بوەستی. تەرکیز دنیای ئاگاییە، ئیرادەش هەر لە دنیای ئاگاییە، کەواتە تەرکیز باشکردن ئەبێتە هۆی باشکردنی ئیرادە. و شتێکی تریش کە ڕاستە و خۆپەیوەندی بە ئیرادەوە هەیە مەسەلەی بڕیاردانە، کە تۆ بڕیارێکی دوایی بتوانی جێبەجێ. جا ئازیزەکان ئێوە گەنجن، گەنجیەتی کۆمەڵێ حاڵەتی هەیە. تۆ یان ئەبێ لەمە دواش وەکو مراهقێک بژیت، یا ئەبێ وەکو گەنجێکی پەیوەست و خاوەن ئیرادە بشیت. تکایە خۆت مەخەڵەتێنە. تۆ گەنجی ئەبێ کۆمەڵی ڕێکاری باش بگریتە بەر، بە پیاوێکی پیر بڵێ ئەگەر خەڵک لێەوە ڕۆژ سەیری مەکە لەوە چێ سەر داخە سەر بەرز نەکاتەوە، بەڵام بە گەنجێ بڵێ بچە نەتوانێت بە گۆ بکە. لێرە ئازایەتی تۆ ئەوەیە کە ئیرادەت باشکەی. من ناڵێم وەرە بە ئیرادە بۆ ئەمە بۆ من پێتەڵێم چی بکەی بۆی ئیرادەت باش. یەکەم شت تکایە بڕیار بە وە جێبەجێیکە، بڕیار بە جێبەجێ. لەوە چێ بڵێ دی ئاخر کە بڕیارەی ناتوانم جێبەجێکە. ئاخر تۆ بوویتە عەبدی هەوا و ئارەزووی خۆت. ئێستا کە تۆ ئەتەوێ ئەمرێکی گەورە دەرکەی، بڕیارێکی گەورە دەرکەی، ئێ ناتوانانی جێبەجێکی. حەلەکە چییە؟ حەلەکە ئەوەی وەرە لە بڕیاری بچووکەوە دەست بێت. تکایە بە عەمەلی هەر ئەم شەو تاقیکەنەوە. تۆ لەوە چێ قورس بێ بڕیار بەی ڕۆژوویەکی سونەت بگری، بەڵام خۆ ئاسانە بڵێ من ئەم سەعاتە نانەم. کەواتە بەچی ئیرادەمان بەهێزکەی؟ بەوەی کە بڕیار بین وە جێبەجێکی، بڕیاری بچوو. ئیرادەت نییە لەم دەقەوە مۆبایل بەکارنێنی، بەڵام خۆ بەشی ئەوە ئیرادەت هەیە بیخەیتە سەر بڵێ نیو سەعاتی کە باجە ڕاستیە نەیگرم بە دەستمەتانی سەعاتی تر. خۆتان مەخەڵەتێن. ڕۆژانە ماوەی ئەو بڕیارەی کە دەری ئەەکەی تۆزێ زیاتریت. وەرە لە خواردنەوە، لە بەکارهێنانی مۆبایلەوە، لە سەعیکردن، لە نووسینەوە، لە خوێندنەوە، لە لەبەرکردن، لەمانە توانای تۆ چەند؟ کەسێک هەیە ئەڵێ مامۆستا من هەر بڕیار دەرەکەم و نایکەم و پلانم هەیە و نایکەم و خۆ ڕۆژێ لە ڕۆژان یەکسەر لە پڕێن نابی بەقڕێ. بەڵام بڕیارە گەورەکەی ژیانت ئەوەیە نابێ قبوڵیکەی و ئەبێ بڕیار بی لەم دەقەیەوە. کەس نەڵێ لە بەیانیەوە، کەس نەڵێ لە شەمەوە، کەس نەڵێ لە سەریماوە. یەکسەر دروستترین ڕێگا ئەوەیە بڵێ لەم دەقەیەوە، هەر یەکێک بێەوە تکایە بڵێ لەم دەقەیەوە ئەوە بڕیارم. ئۆکی، بڕۆ زوو بڕیار بە جێبەجێیکە. هەر ئەم شەو لە دوای دەرسەکە سێریشی کتێبەکانت بکە، یەکیان هەڵبژێرە بڵێ ئەوە بڕیارەیە، ئەم پەرەگرافە لەبەرەکە بڕیارەیە،
ئەم سێلاپەڕە ئەخوێن بڕیارەیە ئەم ڤیددیۆیە تا کۆتایی سەیرەکە تکایە بە گوێم بکە ئەم شەو بڕیار هەر زوو نییە بڕیارێ بەو جێبەجێ بڕیارێم ئێستاکە ئەدەیەڵە بەڕێزان ئیرادە باشکردن شتێکی عەمەلیە داڵخە و خەیاڵ پڵاوی ناوێت هەر یەکێک لە ئێوە بە گوێم بکە ئێستا بڕیار با بڵێ بڕیارێم ئەچمە بەر پەنجەرەکە ئەچمە باڵکۆنەکە یا ئەچمە حەوشەکە بڕیارێم ئەچم هەناسەی قوڵ هەڵە کێشم و ئەگەڕێم دەسەڵ بڕە دەی یەڵا گوێ لێمە ئەگەر گوێ لێمە دەسەڵ بڕە گوێ لێمە ئینسان چۆن تەمەڵە بێ حەز ئەکەی بڕیار دەرەکەی جاری وا هەیە ناچی بەدەمی تۆ بڕیاری قورزمەیە من نەموو تۆ بڕۆ دەشناو بکە لەوەجێ نەتوانین تووشناویش من نەموو تۆ بڕۆ دەدەقەڕاکە لەوەچی ئێستا من خۆشم ئیرادەی ئەوم نەبێت دەدەقەڕاک بەڵام من بە تۆ دەیەڵا وەر بە ئەم بڕیارە جێبەجێ ئەچین هەناسەی قوڵ هەڵە کێشینەوە گەڕینەوە دەیاڵ ئەوە من بڕیارمە بڕیارتانیا جەماعەت کێ بڕیاریە دەسەڵ بڕە کێ بڕیاریە دەسەڵ بڕە پێی داعی خۆشتێکی بەسیتە هیچ نی بڕیارێ مەسم هەناسەی قوڵ هەموو ئێمەوە دەیاڵە با بچین بڕیارەکەمان جێبەجێ بکەینەوە گەڕینەوە فەرمو